لەسەری جا ئەم بابەتە لەگەڵ بەڕێز شەهریار شێخلەر باس دەکەم کە شارەزای ئابووری وزێ لە ستۆدیۆ میوانی ئێمە بەڕێز شەهریار بەخێراتیم کاتت باش با یەکەم جار لەوە بپرسیم ئاسانە دەست پێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان؟ من پێم وهەیە لەسەر و باوەڕە مەروەی کە کوردی خۆمان دەڵێ ڕێگا سەختەکەمان بڕیوە و کەمی ماوە. ڕێگا سەختەکە دەزانین کێشەی سیاسی لەبەردەم بوو، کێشەی یاسایی بوو، کێشەی تاڕادەیەکی زۆر تەکنیکال بوو، هەمووی ئەمانە تەواو بووە. ئێستا تەنیا ماوەتەوە ئەوەی کە کۆمەڵێک ڕێکاری ئیداری بگیرێتە بەر بۆ هەردابەشکردنی ئەو $16 و ئەوەی کە کۆمپانیاکان بە شێوازێکی موقت تاوکونی ئەو کاتەی هەڵسەنگاندنی کۆمپانیای تایبەتی دیاریکراو لەلایەن وەزارەتی نەوتی عێراقی هەڵسەنگاندن بۆ خەرجیەر کامێک لە چێلگەکان دەکات بتوانن بەرهەمهێنان بگەێنە ئەو ئاستی کە پێویستە و ڕادستی بەغداکرێت. باشە هەناردەکردن پێویستی بە ڕەزامەندی سێلایەن هەیە یاخود بە ڕێکەوتنی سێلایەن هەیە هەمارێمی کوردستان و عێراق وە کۆمپانیەکان کە لایەنێکی سەرەکیە بن جا ئایا بەم $16 ڕازیە بن بۆ پێی کە ئاستی بەرهەمهێنانیان تا چەند قورسترە لەگەڵ کۆمپانیایەکی دیکە و لە ناو کێڵگەیەکی دیکە. تا ئەو جێگای ئەمن بیست بێت ئاگاداری بم حکوومەتی هەرێمی کوردستان وای کرد لە بەشێکی دانوستانەکان لەگەڵ بەغدا نوێنەرانی کۆمپانیەکان بەشدار بوون و ئەوان ڕەزامەندیان داوە لەسەر ئەم بڕی $16 وەکو سەرەتایەک وەکو دەستپێکێک بۆ وەرگرتنی مافەکانیان تەنیا دەمێنێتەوە سەر ئەوەی کە دەبێت کۆمپانیایەکی تایبەتی پسپۆر لەم بوارەدا دەستنیشان بکرێت لەلایەن وەزارەتی نەوتی عێراقەوە کە بێت بڕی خەرجی هەر کامێک لە چێلگەکان چون هەر بۆ جۆرەی ئێوەش بە دروستی ئاماژەتان پێدا جیاوازە خەرجی بەرهەمهێنان لە چێلگەیەکە بۆ چێلگەیەکی دیکە بتوانن ئەمە دیاری بکەن و دوای پاش ماوەی 6 ڕۆژ بگەینە سەر ئەوەی کە هەر چێلگەیەک و هەر کۆمپانیایەک بەو بڕێ کە بۆی دیاری دەکرێت وەکو حەقدە زۆر بگرێت. باشە حکوومەتی عێراق لە سەرەتادا لە قۆناغیەکەمە داوای کردو کە ڕۆژانە هەرێمی کوردستان 300,000 بەرمیل ڕادەست بکە. کێڵگەکان توانای ئەویان هەیە بەو بڕێکە بۆیان دانراوە. لە ئێستادا من پێم وایە 300,000 توانە هەیە شتێکی زۆر قرس نییە هەرچەند دەزانین بەشێکی زۆر لەو چێلگانە بۆ ماوەیەکی زۆر کەمتر لە توانای خۆیان بەرهەمیان هێناوە و بەشێک لە ئۆپەرێشنەکانی کە پێیوەست بۆ بەسییانە و بەڕاگررتنی توانای بەرهەمهێنان لەو ماوەیەدا بە حکمی ئەوەی کە بودجەیەکی بۆ دیاری نەکرابوو وەکو پێویست نەکراوە بەڵام وەکو پرۆسەیەکی کە پێ دەڵێن پرۆسی ڕەمپاپ یا پرۆسی بەرزکردنەوەی توانای بەرهەمهێنان لە ماوەیەکی کووردا دەکرێت بگەینە ئەم ئاستەی کە لە کاتێکا کە پێداویستی ناوخۆش 120,000 بەرمیلە ئەتوانێت ئەم بڕەپڕ بکاتەوە دەزانن چۆنە پێداویستی ناوخۆ ئەگەر ئەم بڕە بکرێتەوە بە بڕوای من ئیدی ئەو دەم دەکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی عێراقی جایان لە چێلگەکانی کەرکووکەوە دەبێت دابینی بکات یان دەبێت لەو 300,000ەوە یان دواتر لەو 400,000 بیبڕێ بۆ ئەوەی کە بکردرێتە بەکارهێنانی ناوخۆیی و پێداویستی ناوخۆیی لەوانەیە لە سەرەتادا بۆ ئەمە هەر بۆ جۆری ئەرزمکردن ڕێکەوتنێکی موقت بکردرێت کە ئەمە ئەم بڕە چۆن دابش بکرێ بەسەر هەناردەکردن و بەشی ناوخۆوە. باشە تورکیا پابند کرابوو بەوەی کە زیاتر لە $1,000,000 بداتە عێراق ئەم بابەتە چی بەسەر تورکیا لە ڕووی تەکنیکاڵەوە چەند جار ڕایگەیاندووە کە هەم بۆری نەوتیسیانە کردوێتەوە ئامادەیە و هەم پۆمپستێشنەکان و هەموو شوێنەکانی دیکە ئامادەن تەنانەت بەندەریش ئامادەیە بۆ ئەوەی کە وەربگرێ بەڵام ئەم کێشەی داراییە تاوکن ئێستا ماوەتەوە تورکیا بەپێی عقدێکی بەپێی گرێبەستێکی کە هەیەی لە ئەوەش نابێتە کێشەیەکی دیکە ئەرزمکردن بەشێک لە کێشەکان کێشەی زیاتر ئیداریە کێشەی ڕێکەوتنێکی گرێبەستیە تاوکونێ کێشەی سیاسیەکانمان تێپەڕاندە ئەوەی وا زۆر گرنگ بوو کێشەی یاسایی من پێم وایە تێپەڕێنراوە کێشەی تەکنیکاڵ نەماوە تەنیا ماوەتەوە ڕێکەوتنێکی من پێم باشتر زیاتر بڵین ئیداری تاوکونێ ڕێکەوتنی تەنانەت یاسایی لەسەر ئەوەی کە چۆن بەشی کۆمپانیەکان لە ناو خۆدا دابش بکردرێت و چۆن ڕێکەوتنێک بکرێت لە ناو عێراق و تورکیادا چون دەشزانین عێراقیش بە تورکیا قەرزدارە لە بری ئەو بابەتی کە لەم ساڵی 1990 بەولاوە قەت نەیتوانیەوە بۆ بڕێکە لە گرێبەستەکەی لەگەڵ تورکیادا هەیەتینەوە تەنار دەبکە و پارە بە عێراق بدە بەشێکی ئەمە لە دادگای پێشودا یەکلایی کراوە ئەمە پێویستی بە دانوستانێکی نێوانی عێراق و تورکیا هەیە بۆی کە ئەم بڕە دیاری بکرێت و جگەل ئەوەش
عێراق سکاڵایەکی دیکەی هەرماوەتەوە لە دادگانی و دەوڵەتەکان لە دژی تورکیا بۆ 2010 تاوەکو 2023 ئەوەش من پێم وایە تورکیا داوای دەکات کە یەکلایی بکرێتەوە بە تایبەت بکشێندرێتەوە. باشە لە کاتێکا کە عێراق پابندە بە بڕی کەمکردنەوەی نەوت لەگەڵ وڵاتانی ئۆپێک ئەم بڕا لەسەر حسابی هەرێمی کوردستانەکات یاخود بۆ هەناردەکردستا تاو وەکو تا ڕادێک ڕێکەوتنێکی سیاسی کە دەست پێکرێتەوە ئەم نەوتە بنێردرێ لەم کاتیا چیەکە ئەکرێت لە کێڵگەیەکی نەوتی پارێزگاکانی دیکەی عێراق کەم کاتەوە؟ بە دڵنیایەوە عێراق بڕێکی بۆ دیاری کراوە ئەگەر هەڵە نەبم 4 ملیۆن و 100 هزار بەرمیل 420 هزار بەرمیل دەبێت لە ڕۆژدا بەرهەم هێنێ نە هەناردە بکە بە بەکارهێنانی ناوخۆی و هەناردەکردنی کۆی دەبێتە ئەو ڕقەمە. ئێستا دەزانین بەشێکی ئەو ڕقەمە هەل لە ناو هەرێمی کوردستان ئێستا بەرهەم دەهێنرێت بۆ بەکارهێنانی ناوخۆی ئیسفادە دەکردێت واتە بەرزکردنەوەی توانای هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و هەناردەکردنەوەکەی زۆر ئەو ڕقەمە گۆڕانکارێکی زۆر گەوری بەسەردا ناهێنێ بەرچاو بەڵام بە بڕوای من دەستکەوتە ئیستراتیژیەکەی عێراق گرنگی ئەوەندەی زیاتر هەیەکە باشە لە ماوەی ڕابردووە ڕێژەیەکی زیاتری بەرهەمێنا کە ئەمە بووە نقطەیەک لەسەری بەتایبەت لە وڵاتانی ئۆپێکەوە چەند وڵات بەبێ بەرهەمهێنانی هەرێمی کوردستان چەند وڵاتێک هەیە لە نەوتی دنیادا کە من پێم وانە قەت ینی بەپێی دەیتاکان و بەپێی ریپۆرتەکان قەت پابەندی ڕێکەوتنەکان نەبوون یەکیان رووسیا یەکیان هەمیشە عێراق بووە ینی ئەمە شتێکی تازە نیە شتێکی نوێ نییە لەو بابەتەوە و پابەند نەبوونەکەش زۆر ئەوەندە بەرچاو نیە واتە 4 ملیۆن و 100 هزار بەرمیل نابێتە 5 ملیۆن بەرمیل نابێتە 6 ملیۆن بەرمیل نایەتی دەبێتە 4 ملیۆن و 200 هزار بەرمیل و ئەمە چارەسەر دەکردێت لە ناو بەشی وڵاتانی دیکەی ئۆپێکدا چون دەزانین بەشێک لە وڵاتانی دیکەی ئۆپێک وەکو ئێران وەکو تەنانەت لیبی ئەمان هیچ کامێکیان بەقەدەر ئەو بەشەی کە بۆیان دیاری کراوە ناتوانن هەناردە بکەن لە بەخاتیەوە لە ناو بازاردا هاوسەنگی بازار تێک نادا بەڵام جگە لەوەی کە دەتوانێت ببێتە هۆکارێک بۆ بوژانەوەی نەوتی هەرێمی کوردستان دەتوانێت دەستکەوتێکی زۆر باشی ئستراتێژی هەبێ بۆ عێراق لە زیاتی ئەوەی کە نەوتەکەی بە تەنیا لە باشوورەوە هەناردە بکات لە ڕێڕەوێکی زۆر تەسکی سەرکەنداودا ئێستا دەتوانێت لە ڕێگای باکووری عێراقەوە یان هەرێمی کوردستانەوە هەناردە بکردرێ و بێزگە لەوەش ئەوەی دیکەی کە گرنگترە ئەم نەوتە تەنیا نەوتی هەرێمی کوردستان نابێت بەڵکو نەوتی کەرکووکیشی وەرنەوتی چێلگەکانی دیکەشی کەمکەمە دەتوانێت ڕێڕەوێکی بۆ ساز بکات و هەناردەی بکات بۆیە ئەمە دەستکەوتێکی زۆر ئیستراتێژی و دەستکەوتێکی زۆر گەورە دەبێت بۆ باشە بۆریە نەوتەکانی هەرێمی کوردستان نتوانێت نەوتی کەرکووکیش بێتەوە بۆریە نەوتەکانی هەرێمی کوردستان ئێستا بەلانی کەم توانای 750 هزار بەرمیل نەوتیان هەیە واتە بۆ کورتمەدا کێشەیەک نابێت و نهایەتیشی دەکردرێ ئەم شتا چارەسەر بکریانی شتێکی زۆر قورسنیان لە ڕووی تەکنیکاڵەوە. باشە لەگەڵ بینینی هەموو ئەم لایەنانەی کە باسمان کرد پێت وایە کەی دەسەکرێت بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان؟ من پێم وایە هەر بۆ جۆری عەرزم کردن کێشە سەرەکیەکان چارەسەر کراوە ئەگەر ئەم شاندەی کە سەردانی هەولێر دەکات لەلایەن وەزارەتی نەوتی عێراقیەوە بتوانێت کێشە ئیداریەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان چارەسەر بکە من پێم وایە لە ماوەی 2 بۆ 3 هەفتەی داهاتوودا یان لە ماوەیەکی کووردا باشترە بڵێن دەتوانرێ ئەم شتە چارەسەر بکرێت و جارێکی دیکە بنێردێتە دەرەوە. باشە کەواتە ئەگەر لە ئەگەری نەناردن یاخود هەناردە نەکردنەوەی هەرێمی کوردستانە چیەکرێت؟ بەچ هۆکارێک هەناردە نەکردرێ ئەگەر عێراق منیژەمەوە بزانم چه هۆکارێکی تر دروستەکە عێراقانی باوەڕ ناکەم ینی لات پێشبینی کراونیە کە عێراق بیانێکی تر بگرێت دەزانن چۆن وەختێک شتێک دەبێتە یاسا هەموو لایەک ملزەمە بەوەی کە یاساکە جێبەجێ بکات هەتاوکوونێ مانگی 1 2025 هەناردە نەکردنەوەی هەن باشتر بڵم هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ناو یاسای بودجەدا جێگیر نەکرابوو بەو شێوازەیەکی ئێستا هەیە و لایەنەکان ناکۆکیان لەسەر هەبوو. ئێستا من پێم وایە خواستێکی زۆر باش لە ناو حکوومەتی فدرالیدا هەیە بۆ ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان جارێکی دیکە هەناردە بکرێتەوە لاقل لەلایەن بەشێکی زۆریەوە وەجگە لەوەش گوشارێکی زۆری دەرەکی لەلایەن ئیدارەی ترامپەوە و لەلایەن وڵاتانی ئوروپاییەوە هەیە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و کرانەوەی ڕێڕەوی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە نزیکترین ڕێگایە و باشترین ڕێگایە بۆ گەیاندنی نەوت بۆ وڵاتانی ئوروپی و گێڕانی ڕۆڵ لە ئاسایشی
وزەی وڵاتانی ئوروپایی بە تایبەت کە دەیان هەوێت پلانێکی درێژخایانیان هەیە کە تا ئەو جێگایی دەکردرێ خۆیان لە نەوتی رووسیا بێ منەت بکەن و نەوتی رووسیا وەلا بنێن لە بەخاتیەوە من پێم وایە ئێستا هەمووی بەشەکان چ لە دەرەوە چ لە ناوخۆوە چ لە بەشی سیاسیەوە ئەمان هەمووی چارەسەر کراوە بەڵام دەشزانین عێراق وڵاتێکە کە هەر لەحزە و هەر سانیەک هەر ئانێک هەموو شتێک دەکرێت پێشبینی بکردن دروستە ئەتوانێت دەستبەرداری تەنان دەستور و یاساکەی خۆشی بێت هەموو شتێک دەکردرێ ینی وانە کە ئەگە شتێک بوو بە یاسا 100% بێ بەڵام هیوادارین ئێمە لە هەموو کاتێک زیاتر گەشتبینین بەوەی کە ئینشاءالله ئەم شتە زووتر جێبەجێکرێتەوە. بەڕێز شەهریار شەخلەر شارەزای ئابووری لەگەڵمان بوو سپاس بۆیەوە بەخێر هاتن زۆر سپاس.